دیارە مەبەست لە دروستکردنی هاوپەیمانێتی بۆ بەرگریکردن لە ئازادی ڕادەربڕین بە تایبەتی بۆ ئەو کەسانێکەوە لە 2 ساڵی ڕابردووە لە 3 ساڵی ڕابردووە ینی جەماعەتی تشرینی پێڵەن ئێستاش بەبێ مادەی بڵێن 38 دەستوری عراقی بڵێن یاسای ئازادی ڕادەربڕین لە عراق و لە پەرلەمانی عراقیش دوو خوێندنەوەی بۆ کراوە بەڵام ئەم هاوپەیمانێتیەکەوە پێکەنراوە داواکەن یاخود ڕەشنووسیشان ئامادە کردووە ڕاستپاردەیشان ئامادە کردووە تیدا چەند خاڵێکیان جێژیر کردووەکەوە داواکەن یاسای ئازادی ڕادەربڕین لە عراق و لە پەرلەمانی عراقیش هەموار بکرێتەوە چونکە وەک دەڵێن ئەو یاساییکەوە داڕێژراوە ئێستا بوونی هەیە و 2000 دەنگ بڵێن خوێندنەوەی بۆ کراوە خزمەت بە دەسەڵات دەکات نەک و خزمەت بڵین بە لانی ناڕازی یاخود هاوڵاتیان دیارە لەم هاوپەیمانێتیەدا لە کوردستانەوە کەسانێک هاتوون ئامادا بن ئێستاش بەشداریەکەن لە کۆبوونەوەکە ڕۆڵیان هەیە لە دروستکردنی هاوپەیمانێتی وەروە ڕۆڵی باڵاشیان هەیە لە نووسینەوەی ئەو ڕەشنووسی کەم هاوپەیمانێتیە دایڕۆژدوێشێک لەو میوانانە کە ئێستا لەگەڵ مندا کاویش ڕەحمان غەریب ڕێخەری سنتەری میترۆ بۆ داکۆچکردن لە ئازادی ڕۆژنامەنووسان ڕەحمان زۆر سپاس بۆم دەرفەتە مەبەست لە دروستکردنی ئەم هاوپەیمانێتیە و ئەو ڕاستپاردەیەکەوە ئامادەتان کردووە بۆی بتوان یعنی یاساکان یاخود یاسای ئازادی ڕادەربڕین لە عێراق و لە کوردستانیش هاوتەری بێ لەگەڵ بنەما و پرەنسیپەکانی نێودەوڵەتی ئەمە گرنگی لە چیدا؟ یەکەم ئێمە زیاتر لە 10 ساڵە ئەم مۆزوعی یاسای ئازادی ڕادەربڕین و خۆپیشاندان لە ئارایە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چالاکوانەکان هەموو ئەوانەی کە مناقەش ساڵانی ڕابردوو مناقەشەمان کردووە داوامان کردووە ئازادی ڕادەربڕین لە مۆزوعی یاسای خۆپیشاندان جا بکرێتەوە بەڵام حکوومەت سوورە سواری سەری خۆی بووە کە مۆزوعی ئازادی بیرروڕاش بکاتە ناو مۆزوعی یاسای خۆپیشاندانی ئاشتی خوازانە مۆزوعی ئازادی ڕادەربڕین لە دەستوری عێراقا هاتووە پێویست بە یاسا ناکە ئەوە خۆپیشاندانە پێویست بە یاساکە ئێمە زیاتر لە دەیان بڵین دانیشتین تەنانەت لەگەڵ حکوومەتی عێراقی دانیشتوین لە هەولێر ڕێکخراوی پاو بوو ڕێکخراوی کوردستان موافقانی مرۆڤ بوو کۆمەڵی ڕێکخراوین دانیشتین لەگەڵ ڕاوێژکارەکانی حکوومەتی عێراقی کۆمەڵێ پێشنیازمانانەیە کۆمەڵێ چاکسازیمان لە یاساکە کرد تاکو و پێشکەش بکرێت بەڵام ئێستا یاسایە کاتووە یاسایەکی زۆر خراپە مۆزوعی ئازادی ڕادەربڕی ئێمە لە بەردەم پەرلەمانێکیشین یعنی لە بارودۆخی ترسناکەین بە تایبەتی ئەوەی کە خەڵکێکی کە ڕای بە ئازادی ڕادەربڕین پەرلەمانی داگیر کردووە لە عێراقا ئێستا ئەگەر پرۆژە یاسایە بچێتە بەردەمی بێگومان هینیەکە بڕای لەسەر ئێمە لەگەڵەوانین ئەم یاسایە لەم دەورەیە دەنگی بدرێتێ ئێمە لەگەڵەوانین ماسوعی ئازادی بیرروڕا بکرێتە ناو یاسای خۆپیشاندانەوە ئێمە لەگەڵەوانین ئەسڵەن ئەو پرۆژە یاسایی کە حکوومەت پێشکەشی کردووە بخرێتە مۆزوعی مناقەشەوە ئێمە کۆمەڵێ پێشنیازی خۆمان هەیە بۆ یاساکە ئەمانەوێت تعدیلاتی تیا بکەین و ئەگەر هەر سوور بوون لەسەر مناقەشەکردنەکەی ئەو پرۆژە یاسایی ئێمە مناقەشی لەسەر بکەین. ڕەحمان جەناب وەکو ڕێخەری سنتەری میترۆ وەکو ڕۆژنامەنووسێکیش ئەو ڕەشنووسەیەوە ئامادەتان کردووە یاخود ئەو پێشنیارە تا چەند خزمەت بە ڕۆژنامەنووس دەکات چونکە هەندێک ڕۆژنامەنووسێ دەبینین لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە یاخود لەسەر توییتێک لەسەر پۆستێک دووچاری هەڕەشە و گوشار دەبێتەوە ئەمەی ئێوە تا چەند خزمەت بە ئەم مۆزوعات پەیوەندی بە هەموو ئینسانێکەوەیە پەیوەندی بە کرێکارێ بە جووتیارێک بە دەوڵەمەندێ بە فەقیرێکەوەیە مۆزوعەکە پەیوەندی نییە بە تەنها بە ڕۆژنامەنووسانەوە ئازادی بیرروڕا بە نووسەرانەوە بە ژنانەوە بە هەموو توێژەکانی کۆمەلگاوە هەیە لەبەرەوە ئەو پرۆژەسایی کە ئێستا مناقەشی یاخود ئەو تعدیلاتی ئێستا مناقەشی لەگەن یان ئەو ڕەتکردنەوەی ئەم پرۆژە یاسایە کە ئێستا لێرە مناقەشەیەک پەرلەمانتاری تایە چالاکوانی کۆمەڵگەی مەدەنیە خەڵکی دیاری کۆمەڵگای بەغای دیایە هەموو سوورن لەسەر ئەوەی کە مۆزوعی ئازادی ڕادەربڕین جا بکرێتەوە لە مۆزوعی یاسای خۆپیشاندانەوە چونکە دوشتی جیاوازن ئازادی بیرروڕا شتێکی مقدسە و عەمودی فەقەری دیموکراسیەتە قسەی لەسەر ناکەین لە یاسا لە 38 دەستوری عێراقا هاتۆ و ئەوە نەبەسە یەکێک مشکلەی هەیە لەگەڵ ئازادی ڕادەربڕین و هەستەکە باشێ ڕابڕۆشکاتکە ئەمە یاسا
هینی کردووە حیمایە مۆزوعی کردووە ئەمما مۆزوعیەوەی ڕەبت کرێ بە مۆزوعی خۆپیشاندانەوە شتێکی خراپە و ئەم کۆبوونەوەی ئێمە بۆ ئاگڕاگەاندنی ئەو تەحالفێکە لە سەرەتای دانیشتنەکە ڕامانگەیان کە سنتەری میترۆیەکێکە لە ئەندامانی تەحالفەکەەوە مؤسسی ئەم تەحالفەیە لەسەر ئاستی عێراق بۆ مەبەستەیشە کە مۆزوعی ئازادی ڕادەربڕین لە عێراقا بپارێزرێ. کاک ڕەحمان ئەو یاسایی کەوا ئێستا لە پەرلەمان لە ئەنجومەنی نوێران بوونی هەیە دوو جار خوێندرەوەشی بۆ کراوە ئێوە بینین لە دانیشتەکەدان یعنی چەند ئەندام پەرلەمانیش ئامادەیە بەشداری کردووە تا چەند گەشتبینین بتوانن ئەو ڕۆژنووسی ئەوە جێی خۆی بکاتەوە خۆ جێگیرێت. تۆ سەرنجەدا پەرلەمانتاری تیابوو و پەرلەمانتارە خۆی بە تشرینی شەزانێ لەگەڵ ئەم پرۆژە یاسایەکە ئێستا تەقدیم کراوە و دیفاعی لەکە بەڵام پەرلەمانتاری شێ نەخێر لەگەڵی ئەو مۆزوعانەی خۆت بینیت سروەخان چۆن قسەی کرد بۆیە مۆزوعی ئازادی ڕادەربڕین لە عێراق تا چەندە کاتە ژێر بەرپرسیاری ئەگەر ئاوا تەسک بمێنێتەوە وازادی ڕادەربڕین ئێستا وەکەوەی کە قسەیشی لەسەر کرا ینی ئێستا خەڵک لەسەر ئازادی ڕادەربڕین ئەکرێتە زیندانەوە لەسەر ئازادی ڕادەربڕین ئەکوژرێ فڕێنرێ لە عێراقا مۆزوع ئازادی دەربڕین مۆزوعێکە یعنی بە تەواوەتی فەراهەم نیە ئەنجا بێی تۆ بە یاسا کۆتوبەندی بکەی ئەبێت چۆن بێ لەبەرەوە ئێمە حجەیەکەین بەدەسەڵات لە عێراقا کە کۆتوبەندی ئازادی ڕادەربڕین کە بە یاسا لە کاتێکە کە یاسایش نییە کۆتوبەندی زۆری دروست کردووە و ئازادی ڕادەربڕین لە عێراقا هەموو ڕێکخراو نێودەوڵەتەکان باسیەکەن کە پاشەکشەی کردووە و ڕێکخراو نێودەوڵەتەکان بە راپۆرت و بە معلوماتی زۆر تاوە قسەیان لەسەر مۆزوع کردووە. سەکان خۆش بێ ڕەحمان خەریف ڕێخەری سنتەر میترۆ دێژین لە دانیشتنەکە بڵین لە کۆبوونەوەکە چالاکوان یاخود ڕێکخراوەکانی مەدەنی و هەروە چالاکوانی چەندین کەسایەتی سیاسی و هەروە چەندین کەسایەتی کۆمەڵایەتی لەسەر ئاستی شاری بەغاو شارەکانی دیکەی عێراق ئامادەیی هەنێ ئەمە مەبەستیان یعنی ئەوان یعنی بە دەنگی بڵند داواکەن کەوا هەرچی زووە ڕێگری بکرێت لەو ڕۆژنووسی کەوا لە ئەنجومەنی نوێنەران هەیە چونکەوە خۆیان دەڵێن مەترسی لەسەر ئازادی ڕادەربڕین لە عێراق و بە گشتی دروست دەکەن.